هێژان داکۆم بهتر ڕووناهیە بخن لەسەر vê mijarê niha biriya Skype ji Bexdayê çalakbana sivîl Diktora Neda Elkacbî mêvana me ye spas ji bo wî tevlîbûna te di nava bernameya me de ji pirsa helbijartinan dest pê dikin berî em biçin ser raporta Human Rights Watch wekû çalakvaneka buwarê medenî nerîna te li ser van helbijartinan çawa ye gelo cudahiya wê ji helbijartinên din çi ye li ser we wekû çalakvan eger em behs bikin. سڵاوتان لێبێ سڵاو بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 زۆر سوپاس. لە ڕاستیدا پرسی هەڵبژاردن بۆ چوونی ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو چالاکوانان کە ئێمە کار دەکەین لەم بوارەدا بۆ چوونی ئێمە لەبارەی هەڵبژاردنەوە ئەم هەڵبژاردنە زۆر قورس و سەختە هەڵبژاردنێکی چارەنووس و سازە بۆ ئێمەی عێراقی بەڵام ئەم هەڵبژاردنە لە هەمان کاتدا کە دەبینی کۆمەڵێک دەموچاوی نوێ هەن کە کاندیدی نوێ هەن وەکو کاندیدی سەربەخۆ دەرکەوتون بەڵام لە ڕاستیدا ڕێکابەرێکی نابەرامبەر هەیە لە نێوان کاندیداندا لە نێوان کەسانی نوێ و کەسانی کۆندا کە ئەو پێگەی کە دەوڵەت پێویستی پەرلەمانتاریانی ڕابردوو کە پێگەیان هەبووە لە دەوڵەتی عێراقیدا ئەوانە گۆڕانکاریان تێدا ڕووداوە بۆیە لە دەڵێن کە جۆرێک لە کێبرچێ دەکەن لەگەڵ ئەو ئاسانەی کە نوێن کە خۆیان کاندید کردووە بۆیە ئێمە پێمان وایە کەوا بەداخەوە پێشبڕکێی هەڵبژاردن پێشبڕکێکی ناداتپەروەرانەیە لە ڕاستیدا وەکو بگوتم جۆرێک لە ئەو ڕکابەری کە هەیە وەکو باسم کرد لە هەمان کاتدا لە کاریگەری کردووە لەسەر پرۆسەی هەڵبژاردن و لەسەر دەنگدان و دەنگدەرانیش لە هەمان کاتدا لە ڕاستیدا چونکە ئەم هەڵبژاردنێکی زۆر گرنگە لە کاریگەری گرنگی دەبێت لە ڕوانگەی دیکەوە لێکەوتەی دیکە بێ بۆیە هەنێک لە کاندیدان خواین وەکو کاندیدی سەربەخۆ هەڵبژاردووە کە کاریگەری دەبێت لەسەر پرۆژەکە و هەندێکیشان لەوانەیە کە کەسانی دیکە کە کەسانی کۆنن پێگەیان هەبووە پۆستیان هەبووە لە دەوڵەتدا ئەوانیش کاریگەریان لێ دەکەن بۆیە ئێمە پێمان وایەکەوە ئەو ڕکابەرەی کە هەیە ڕکابەرێکی بەڕاستی ناداتپەروەرە دادپەروەر نییە بە هیچ شێوەیەک لەبەرە هۆکارانی کە من باسم کرد ڕەنگە دەسوەردانیش هەبێت لەلایەن بەشێک کوتلەکانەوە لەلایەن بەشێک لە فراکسیۆنەکانەوە دەسوەردان لە پرۆسەی هەڵبژاردنەکە بکرێت ئەوانەی کە ناتوانن بخوێنەوە خوێندەواریان ڕەنگە جۆرێک لە دەنجیان بۆ بدرێت کاریگەری هەبێت لەسەر ئیرادەی دەنگدەراندا لە ڕاستیدا بۆیە ئێمە پێماوەیەکەم هەڵبژاردن هەڵبژاردنێکی سەخت و سەختە لە هەمان کاتدا گرنگ و چارەنووسزاژیشە کۆمەڵی کێشەی لە بەردەمدا بۆیە کە تۆ کەسێک هەڵبژێری ڕەنگە نەتوانێت ئەو کەس بزانی شێیە ئایا بۆیە ڕەنگە دەنگدەرەکە نەتوانێت ئەو جۆرە بەم شێوەیە کاتی دەنگدان یاخود بڵێن پەڕاوی دەنگدان کاغەزی دەنگدان بە شێوەیەکی ڕاست و دروست بخوێنێتەوە بەڕاستی گەلێک باشە خات و نەداهون وەکو چالاکوان لە عێراقی چاوا دکارن فشاران بکن داکودوان هەلبژاردنێن داهاتیدا مافێوە پاراستی بن و بە ئازادی و بە بێت ترس ناوە عێراقیدا کار بکن و نەڕینێن جوور بجوور دەربڕن. بەڵێ بڵێ بڕێ ئەوەی کە دەڵێن چالاکوانان ئازادن لە عێراقدا لە کاتێکدا چەکیش کۆنتترۆل نەکراوە لە بۆیە ئێمە تێبینی ئەوە دەکەین ئەمڕۆ چەندین کاندید جۆرا و جۆرمان هەیە چە کاندیدی فەرمین کە کۆمیسیۆن کاندیدەکانی پەسەند کرد و لە هەمان کاتدا ڕوبەڕووی فشار دەبنەوە لە هەمان کاتدا لە هەڕەشەی جیاواز دەبنەوە ئایا چالاکوانان ڕوبەڕووی چی بنە بۆ ئێمە پێویستمان بە کە دەبێت پارێزگاری لە مافەکان بکرێت لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەنەوە داوا دەکەین کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چالاکوانان کاری خۆیان بکەن بەڵام بەڕاستی هیچ گوێیەک نییە کە وەڵامی ئێمە بداتەوە گوێبیستی داواکاریەکانی ئێمە ببێت لە کاتێکدا چەکی کۆنتترۆل نەکراو هەیە هەڕەشە هەیە چەندین پرۆگرامی جۆرا و جۆر هەیە کە دەتوانین ئێمە بڵین پێکدادان لە نێوان دوو خێڵی جیاواز ڕوو بدات سەر بەهۆی ئەوەی هەڕەشانەی کە هەن لە نێوان هێزک و خێڵێکی دیکەدا بۆیە ئەمە تێبینی ئەوە دەکەین نەک تەنها لەسەر ئاستی خێڵەشی بەڵکو لەسەر ئاستی تاکەکانیشدا کاریگەری هەبووە ئەو هەکارەشانەی کە دەمەکەین الناشط المدني كيف اليوم المرشح يستطيع حماية نفسه
ما لم تكن هنالك حماية أمنية المؤسسة بۆیە پێویستمان بەوەیە کە پاراستنیمان هەبێ پێویستمان بە پاراستنە پێویستمان بەوە هەیە کە بپارێزرین لە لەستەکی کۆنتترۆل نەکراوە بەڕاستیدا. تماما رخصنا هيومن رايتس ووتش هشيارية دكوهينا آلي وجروبين چكدارين جودا لسر آستا عراقي دتوندي ودرباننا چالاگوان و روزنامه‌وانان ده بردوام جویه که هون دنگی خود دگهینن که بانگا وش بو راوستانا کریارین بوی آوای جکر آراسته دکنگلو. بەڵێ وەکو پێم گوتی بەڕێز ئێمە تۆمار دەکەین گوتارەکانمان بڵاو دەکەینەوە سکاڵەکان ناڕەزایەتەکەمان بڵاو دەکەینەوە لە ڕێگەی تۆڕەکە وڵاتەکانەوە سەبارەت بە چەکی کۆنتترۆل نەکراوە سەبارەت بە پێویستی پاراستنیەکانی دەکەن پێویستی پارێزگراتی کەسەکان نەک تەنها چالاکوانان بەڵکو تەواوی هاوڵاتیان پێویستە هەموو کەسێک لە عراقدا کەوا پارێزراو بێت بەڕاستی ناکرێت چەڕەشێکی لێ بکرێت نەک تەنها چالاکوانن تەواوی عراقیەکان بۆیە ئەمڕۆ دەبینین کەەوە چالاکوانان ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە هەڕەشەی جۆرا و جۆر هەڕەشەیان بۆ دێت لە هەڕەشەی جۆرا و جۆر لە کاتێکدا پێویستە ئێمە کۆمەڵێک هەڵوێستی جیاوازمان هەوێت نەک تەنها بۆ چالاکوانان هەڵوێستمان هەبێت بۆ تەواوی هاوڵاتیەکان کە پێویستە پارێزراو بن بە شێوەیەکی ڕاست و دروست ئێمە ڕاستەخەن خۆپیشاندا دەکەین بەڵام پێویستە پارێزگاری بکرێت پاراستنی تەواوی هاوڵاتیانیش بکرێت بەڵام لەگەڵ ئەمەشدا پێویستی باوەکەوێت کاتی زیاتر هەبێت بۆ ئەوەی کەوا دامەزراوە ئەم یەکان بەکاری خۆیان هەڵبسن و گیانی تەواوی چالاکیەوانانە و تەواوی هاوڵاتیان بپارێزن. گەلک باشە گەل و ئامارێک دەستنیشانکری بەردەستێەوە هەیە لەسەر کوشتن و ڕەواندنا چالاکبانان و ئەو ئالیکینە ئەوێ کو بڤی کاری ڕادبن. لە ڕاستیدا ئامارێکی ئەوتۆمان لە بەردەستدانیە ئامارێکی کە فەرمە بینی پشتی پێ ببەسین چووکە ڕۆژانە دەبینین کردەوەی لەم شێوە هەیە خێزانەکان هەڕەشان لێ دەکرێت بۆیە خێزانەکانیشان دەڕۆن بۆیە چەندین خێزان هەنکەوە چالاکوانان دەبینین هەڕەشیان لێکراوە لە خانەوادەکانیان لە خۆیان بۆیە ئامارێکی ڕاست و دروست بە شێوەیەکی فەرمێن نییە بەڵام دەبین لە سەردەمی کۆرۆنا و تاوەکو ئێستا ئەوانەی کەوا تیرۆر کراون یاخود ئەوانەی کەوا ڕفێنراون ژمارەکان ڕوونن زۆر ئاشکران ئەوانەی کە زۆر زەخرم بۆیە ئێمە داوای پارێزگاری دەکەین داوای پاراستن دەکەین لە حکوومەت چونکە دیارن کەوا ئەوانەی کە دەرفێندرێن دەکوژرێن بۆیە نەک تەنها ژیانی ئێمە بەڵکو ژیانی خانەوادەکانیشمان زۆر جار دەکەوێتە مەترسیەوە بەڕاستی. باشە چما حیان هاشۆپاندنێک جدیژ ئالی حکوومەتێ بە نەهاتی کرنج بووی سزادانە کەسێن بەرپرسە دەم چییە؟ ئێمە ناتوانین کە بڵێن حکوومەتی عراق شتێکی ئەو تۆی نەکردووە بەڵام وەکو دەزانن بڕێزێت ئەمڕۆ دەبینین کەەوە بەشێک لە لایەنە سیاسیەکان ئەجێندای دیکەیان هەیە بەڕاستی ئەجێندا دیاریکرای هەیە دەسوەردانی دیکەیان هەیە پەیوەندیداری دەرێکی دیکەیان هەیە لەگەڵ لایەنی دیکە لە ناوخۆی عراقیشدا لە هەمان کاتدا بەشێکیان کە ڕەگ و ڕیشەی کۆنیان هەیە لە دۆخەکەدا لە پرۆسەکەدا بۆیە ئێمە ناتوانین بڵێن حکوومەت عراق شتێکی ئەو تۆی نەکردووە بەڵام دەبینین هەندێک لایەن ڕوبەڕووی فشار دەبنەوە ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە بە تایبەت زۆرینەی ئەوەی کە قسەی لەسەر دەکەین زۆرینەی ئەو پرۆسانی کە ئێمە کردومانە زۆرینەی دۆسیەکان دۆسەی گەندەڵی دۆسەی هەڕەشەکردن کێشە ئەمنیەکان دۆسەی ئەمنی هەموو ئەمانە تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕاست و دروست چارەسەریشان بۆ نەدەزراتەوە بۆیە بە دوور نازانین کەەوە ئەم پرۆسەیەش هەروە بمێنێتەوە بۆ ئەوەی کەەوە چیتر هەڕەشە لە چالاکوانان و تەواوی هاوڵاتیان نەکرێت و کارێک بکرێت بۆ ئەوەی کەەوە ژیانیان پارێزراو بێ بەڕاستی. باشە داک و چالاکوان و ڕۆژنامەوان بکارن بە ئازادی لە عراقی کاریخوا بکەم بنەڕیناتە پێدویە چوەرەکردن بە تایبەت دڕەوشان نەها داخوازێن وەژ کاندیدان چنە لە خولەیات داهاتی داک و پرۆژە یاسایەکە جدیش بە و پاراستنا چالاکوانان وەرە هەموارکردن.
المطلوب الديمقراطية ئەوەی کە الحقيقية. پێویستە دیموکراسەتی ڕاستەقینەیە، دیموکراسەتی ڕاستەقینە بینامەکانی دیموکراسی ڕاستەقینەکە لە دەوڵەتدا هەبێت کاتێک کە چالاکوانێک کە ڕەشەی دەبێت لەسەر وڵاتەکەی خۆی کاندیدێکەوە هەڕەشەی لەسەر بێت کەواتە بۆچی هەڵبژاردن بکرێت، بۆچی خۆمان ماندوو بکەین، بۆچی داوای دیموکراسیت بکەین، بۆچی لە وڵاتەدا بژین. بۆیە چالاکوان کاتێک کە ناتوانێت بۆچوونی خۆی دەربڕێت یان کە ناتوانێت بۆچوونی خۆی لە سەبارەت بە بابەتە جیاوازەکان دەرببڕێت لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا ئەو کاتە بۆچی داوای دیموکراسیت بکەین با بگەڕێنەوە بۆ دیکتاتۆریەت بەڕاستی. ئەوە ئەمە چارەسەرەکی ئەگەر داوا دیموکراتیت دەکەین دەبێت دیموکراتێکی ڕاستەقینە بێت، ئەگەر نابا بگەڕێنەوە دیکتاتۆریەت و تاکڕەوی دەسەڵاتی تاکڕەوی. بۆیە چالاکوانان کە پێویستە بۆچوونی خۆیان دەرببڕێن حکوومەت و لایەنە سیاسیەکان نەبنە هۆکارێک بۆ ئەوەی کەوا ببنە هۆکارێک بۆ پەخستنی ئازادی ڕادەربڕین. گەلک باشە نەدا ئەلکعبی چالاکڤانا سیڤیل ji بەغدایە بڕیا سکایپ تو میێڤانامە بوو سپاس. شكرا لكم.